ڕێژا و شارۆچکەیەکە سەر بە قەزای داڵاهۆ لە پارێزگای کرماشان، یەکێکە لە خۆشترین ناوچە گەشتیاریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ناوچەی ڕێژاو لە کۆمەڵێک گوند پێک هاتووە کە بە داری هەنجیر دەورە دراون. ڕێژاو، زەردە، یاران و پیران 4 گوندی تەنیشتێکن کە مەولەوی شاعیر بەم جۆرە وەسفی کردوون: دیدەم ڕێژاون ڕوخسارم زاردن، جەدووری یاران پیرانم کردن. ناوەندی ڕێژاو بە شاڵان ناسراوە تا چاو پڕدەکە ئاو و شاخ و دەرەنجیرە. لێرە کانیاوەکان شاخە بەرزەکان پێکەوە کرێ دەدەن. ڕێژاو بە مانای شوێنی ڕژانی ئاو، دەربەندی شاڵان ڕووباری ئەڵوەن و تافگەی پیران خاکی ئەم دەڤەرە تێراو دەکەن. 3 سەرچاوی گەورەی ئاو کە دوجار خۆیان پێ ناگیرێ و تا خاکی باشووری کوردستان شۆڕ دەبنەوە تا لەوێش توینێتی داربەڕوو و گوڵە نێرگسەکان بشکێنن. لێرە 3 سەرچاوی گەورەی ئاوای کردووە ژمارەی 3 ژمارەیەکی پیرۆز بێ. خەڵکەکەشی یارسان، سوننە و شیعەن و بە 3 زاراوەی جافی، هەورامی و کەلهوڕی قسە دەکەن. لەم بەشەی کوردستان پێکەوە ژیان لە کاتی قوربانیدان و شەیدبوونیشدا ڕەنگی داوەتەوە. لێرە جاف، کەلهوڕ و هەورامی لە بن خاکیشدا دەستی یەکبەر نادەن و پێکەوە دەچنە بەهەشت. لەم بەشەی نیشتیمان هەموو ئەو ژنانەی چارۆکەی سێویان بە کۆڵەوە بوو. ئەو پیاوانەی پاش دەستکەنینۆک قومێک ئاویان دەخواردەوە و ئەو منداڵانەی بن ڕەشماڵەکان هێشتا باڵایان نەگەیشتووە باڵای گوڵە گەرمەکان، هەمویان پێکەوە بەدەم ڕەشانەوە و کوێربوونی چاوەکانیان دەست و لاقیان لەسەر ئەم خاکە بەجێما و ناڵە و هاواریان بە جافی، کەلهوڕی و هەورامی گەیشتە ئاسمان. زمانێک هێمە لێرا بوون ئەم زامیاد مەبوو. گەنممان بارەدا لە شوێنە خەرمانە لەوێ بۆ مەگان لێرا خواردیە زەوی. هێمەش سیا چادر و گشتی هاتینە ئێرە ڕەسین پیا چ دوانیان کەفتووە. یەکێکی ژنی کەریمە خوا ئافیکا مەشکەیە ژەن کەفت و یەکێکیشان کەنیشکی بوو. بعد هێمە هاتین ئێرە نزیکەی 60-70 نەفر ڕژیا ئێرە گشتی مردم کۆمەکێ کرد. بعد هێمە هاتین گەین پیادی وە دواجانی گەین پیا. داوای ئاوی کرد ئاومان پێ نێرا هەر مردم دا ڕژیا ملیا باوەڕکە 60-70 نەفر زەخمی بوو. 3 ڕاموو ئەم ماشینی زامیادی خۆمە بردێ سەکردن. لە ناوی ئەم ماشینە بەخوا ئەتوڵنم پیا کردی ئەترم پیا کردی تا 1 مانگ بووی لە ناو ماشینمە دەرنەچووە. جنازەکەمان خستە سەر ئەم ماشینە فەرماندەی نێرو ئەنتەزامی کردن. منم موقعیت هاتیە لێرە خۆی وتیا ئاغا دەست دەرنەکە مەمنون جنازەکە بنێرە خوار و ئامبلاس خۆمان ئەیوین. خۆیان جنازەکەیان لە ئێرە هاوردەسە خوار خستیانە سەر ناوی ئامبلاس بەردیگیانە. من لێرە ئەومەسە تا ئاخر بۆ مەگەدایاسێ دەی 1 متر ئەو دوودێ هێزی نەگرت ئێمە لە ناوی ئەوین. چەند نەفرە هاتینە سەر ئێرە هاتین گەینە ئەم دادیانە.
ئێران منتەقەی سەرمیلە جزی شارستانی داڵەهۆز ئەم شوێنە جێ خەرمانەوە مۆقع مردم ئەکسەری مردم لێرە خەرمانە کوتا و جێ خەرمان کەس گەرمی خۆی هاوردن نەخێ لێرە کوتا و جەمەجۆریانە کردن یانوردەوە دقیقەن 21:67 و سعات 9:30 شۆکی من و باوگم و خۆشکەکەم و یە ڕاندەی سایپای وەسمی سلتانی مستەفای ئامەزان و هاوردمان هێمە نەخە باردەین نەخە گەرمان پاک کردو باری دەین یە هەو لام کردو دین سدای هەواپەیما تێ دقیقەن لە ئەو وەسەد ئەو ملا ئەو تەپە دین سچۆک لە هەواپەیما لیزگی خۆرەکە دەخۆر گرێکێت کات تولو بکە هیلی خۆرەکە دایلیان قەشنگ برقیانەدا هەواپەیماگان لەحزەیەکە هاتە خوار من هاتماژەوتم باوگماتم هەواپەیما یە هەو هاتە خوار کولەن ئەم قسمەتە سیا چادرەکان لێران دووارمان بوو مردم کشی لێراوە ئەشایر و دیمان داوێ ناوی دەوارەکانە دی هەمە هیچمان بۆ نەکریا ئەسپاوانی خۆمانمان خاڵی کرد و چین بە شوێنی دەوارەکان چونە دیمان دایەسە ناوی دووسێک لە دەوارەکان ماڵەوە ئەسمە خاڵەوە کەریمە کەرەمپوور خوا ڕەحمەتی خۆی چوو و ڕەحمەتی خوا چوو کە جانباز شیمیایی و چیمان دیمان ژنەکەی لە حینی مەشکە ژەندنا و دقیق لە بەقڵی مەشکەیەکی لە بمەکان چووە سەخوار ئێمە دی چوینە سەر سانەدی کەسێنەوە دی هەم مردمی خۆمان کردین من نەمازانین کە شیمیاییە ئێمە دین خوا ڕەحمەتی دیمان ژنەکەی دی دەرحاڵە لەحزەلی ئاخری مەرگە حتا ئشارەی کرد وتی یەک لێوان ئەوم بۆ بێرن دی ئەو لەحزە تەمامی کرد ئەو لەحزە هەر لە بەرچام لا ناچێمە ئێستا زەکمە و لەحزە لە سانی و سانە بۆ من تەکرار دەکەم سلام عليكم. هاکەگیان سەحات 6 بەیانی بی هەستایم لە خاو چە هەواپەیما لە ژێرەوە هات وەخواوە پیاوەکە وەتم ئێستا ئەو فەوتی کردووە وەتم ئەوە هەواپەیمای عێراقە وەت ڕا ئێرە چەس بکوتن هوش نییە وەگەر ئەوە دی نازانیم ئی هەمکەی بمە 18 گلە بمفرستن 18 گلە بم مە 6 گلە گوور و یە ماڭا و یانە داشتیم ئەوە وەڕقوە بیوە مرد منی وەتم وەخوا گوور چشتەکە مرد چە خۆمانی چۆمان ناوێنێ گیانمان لێرزێ ئستفراقیم چۆمان ناوێنێ دەستمان لێرزێ ئێ وەت من چۆم ناوێنێ ئەو وەت من چۆم ناوێنێ مناڵەکان پیاوەکەم کشتێ هەر کە ڕاخۆی لە جیت لێ جیوە کەفتن ئی هیچ کامانەی من گشت کوور بی من گشت دەلیل بی من بعد یە بڕیان بردنە بیمارستان من خۆم و ئەو دما مناڵەکان لە ناو ئی ماڵە منیم 16 شەو ڕێ بەسیە ئێمە دی لێرە لە ناو ئی چواردیوارە منی من لێی نان شیمیایی و لێی ئاو شیمیایی خواردێ ڕێمان لە دەستدایمە ئەسابمان لە دەستدایمە چۆمان لە دەستدایمە خەڵبمان ناڕاتیا وەرسە ئەلان من وەگەردە ئسکوجن ئەوینە دیرم ئەلان ئسکوجن 5 کیلوی دیرم هەناردمە پڕ بوو لە شابات لەشون ئەوە قرسە دەوام تێرم ئەوەی ئسکوجنە یارو فەندەکیەکە دەوام تێرم ناتوانم ئەلان یە چەند دەفەز بگە 2 ساڵە سێ بەنەمە تەیران خەفننە تەیرانوەتی ئاغەدی قابل وەقڕیەت قابل و ئەمەڵ نییە ئێدی و چەوم 8 دەف ئەمەڵ کردمە قەڵبم یە دەف ئەمەڵ کردمە ئێستا دی زەمینگیریش بیمە ئی شیمیایە تەمام زەمینگیرم کردە ئەزرەتە ها دڵم بوشم ها هەڵسم یە پیاڵە چایە ڕاخۆم بکە ئێیا تۆ ئێ خوا با دەزیێچە ئێستا دڵدڵەی ئێز دڵدڵەی چە هات یە ساڵە ئێز دڵدڵە یە 2 ساڵە ئەی جرۆ پێمان کردێ ئەیە خۆتان ماڵەکەمان دوێنین ئێستا خەریک ماڵی من درستی بکەیمنەوە ئێستا توانیم لە نوو زندگی بنێمە یەکووە ماڵ و زندگیمان لە دەستمان چییە
ڕوژمای بێ شیمیایەکە کەف شەوەکی ساعت یا هەشت یا هەفت بێ مناڵانجە خاوەمای منان و چایم دا پەنشان و هەی جوورە هینشان مەکە بازی و مازیشان مەکە گەلە و پەس و پۆڵەشان ڕاناو من وە کوردی وێ ماخۆدی ساجم ورنیان نان کوردی بکەری وەختی دیمان بووێک مەیە و بوو چێوێک مگە و بوو ئەڵاجەوەی کشە ئی چەمانە چمان ماسە مەکریانە وشک بێ و چمان ماسە پڕچەمان بێ و ما قرچناش و توور ماماوەوە چەمانەرە و چیە هەو شوێکەم واتش نانەکەی مەکرە شیمیایی کەفتەن بڕش نەیوە مناڵەکان واتم شیمیایی چشەن مە قڵماوەی شیمیایی چشەن ئەسڵەن نمەزانامانینە شیمیایی چشەن بعد پیاکە دەست مناڵەکە منامە قستەی مناڵم بێ گردش بەرز پەیبان تەپەیکەن ئەنجبان ئەو لە ئابادیەکەمان دووکەڵواتیان دووکەڵ و میکەڵ پێی شیمیایی خاستن مناڵەکانش بەرد و قەگەری ئاو دووکەڵ و میکەڵش پێشیان کرد مدی نەلوانە دگانیانم نەکەن وادم ئەسڵەنی شیمیاییە چەند گوژمە هەیدێ هەجیە ناکام خەری کار و چی نەکەی بیانێ سیاتی هەماوەر چەمەرە و کەوبی کەمراماوە لەرزیانی کەفتانێ و خانمی هامسە هاما ئاوشکەوە مل سەرەمەرە ئاوشکەوە دەمەوە واچن ماڵت نەڕمیە و بۆ تابلم پەیابانیە شیمیایی کەفتەن بن باڵش گردانی بەردانش یانەوە دوقەی نیمە ڕای دیمیە برام برا ڕوو مەکەرە و واتم چش بیان براکەم واتج ئابادی بانی جبەرە داوی گلێمان نەمەنن گشت دەمژنیانە ئاوەکە این بیان شیمیایی دانژە من شەرستامی بیان هەر کەچەنە وەردەنن مەردەن وێمان کەمتەرینە ملەرزمە ئەرویچمان چا ئاوە بوەرمێ ممرمێ واتم درۆوە نیوچکەمان نەمەردەن پەچی قسەیە مکەری واچ وەخوا هەرچی فامینمانن گشت مەردەن ئیمەی چامایمێ وەی بن باڵمان شامەرامە قۆ ماشینش خۆی جوورێستەینەوەی ماشین کەم بێ هەر جوور بێ ئامامێ دیمان جوور مەیوەرکی جنازە کەفتەن وەخوای لایەزانن ئی دەورملی مشکی وەرمانە چما وای تسکت مەکەوە من شەرە سیدەب ئەوە زمانکردن هەم باز گۆڵ ئاجور ئینانە ئەجور ئینەیە جور ئینەیە سە خوبیەن دیجوە دکتۆر ماچوو هەڵاتش نییە ئینە دی شیمیایی سوزنانش فایدەش نییە دەمامەنیانە دەم ئی کەس و کارانمانە برارزام براژەنم ئاموزام گشتش ئی جورمانە پەنامە مەلەرزایمێ و مەکەفتێنم ئێرە تافگەی پیرانە بەرزترین تافگەی کوردستان و یەکێک لە تافگە بەرزەکانی ڕۆژهەڵاتی ناوین 180 مەتر بەرزە و بە تافگەی ڕێژاویش ناسراوە. ئەم تافگەیە پاڵی داوە بە گوندی زەردە خەڵکی زەردە سەر بە ئاینی یارسانن
ئێرە تەنیا گوندێکی یارسانە کە بە شێوەزاری هەورامی قسە دەکەن و لە هەورامانیش دوورن. کاتێک خەڵکی ئەم گوندە خەریکی ڕێوڕسمی ئایانی خۆیان لە مەزارگەی باوەیادگار بوون، کەوتنە بەر بۆردومانی کیمیایی فڕۆکەکانی حیزبی باس و دەیان کەس لە پاڵ کانی شەفا و کانی خەسڵان شەهید و بریندار بوون. براکەم دەست واڵیەکەمش گردەوە ئی دوگلێ دەست یەکانشان گردەوەی من و دایمجی کنار ئاوەکەی نیشتەوەی مێرە یە دەفە باڵێکم حاڵش خراو بێ براکەم واچی پەنە واچی چشتن واچی حاڵم خراوە سینەم باەکەمە خەفە بی من واتمە زاڵت نەلو هیچ نییەن ئەلانی من بەر ملم مەقی کەمەریە دی هیچ نییەن بە مۆران بەر لوانمێ یە دەفە دیمان نە منیش حاڵم خراو بێ دایم حاڵش خراو بێ یە دەفە شیمەیە گشتمانش کرد گشتمانش کرد یە دەفە هێشان هەردوو کەفتن منیش دایم چەند و دایم و دواتم دایکە حاڵم خراوان گیانی منیش وە لێرزە تەمام لێرزانی و ئەسە نەمە تەمامم کۆنترۆل بکەری یە دەفە کەفتێمێ دی هەر کە چاکە بێ مردم فرێک بێ ژەن و مناڵ بێ مناڵ وەر دایم شۆ بێ گشتی کەفت گشت هەیەک جورە کەفت و منیش بیهوش کەفتانێ یە دەفە بیهوش کەفتانی واتم و دایکەمێ کە ئاو کەرەوە من دەم چەمەرە ئاوش کەوە من دەم چەمەرە هەینەمە زانادی بیهوش کەفتانی بیهوش کەفتانیە ساعتە هەفت شەوەکی من دی بیهوش بیانێ دی هەر نەزانم دی ئیشان دی تەمامشان کرد مردم هەمووی بان سەرشان دەستشان داوە قەڵبشان دیشان تەمامشان من یەکەم قەڵبم تەکانش وەردەوەی دی ئێمەشان وستنە لەوەی وستۆنە لێ ماشینی هەوردەوەی مشانوە کردن بەرجەکردن دی ئەنتەقال ماشان داوەی وە کرماشان دی ساعتە هەفت شەوەکی کە بۆ مۆران کردیا ئێمە دی بیهوش بێنان تا ساعتە چوار نیمە ڕۆژ بعدە زۆری ساعت چوار چەند واز کە بیمارستان دیم پەرستاران هەنێوبان سەرمە زاڵە مەلوواتم نە ئیزرائیلین هەمانە گیانم بسەناینە کو ئەمە هەنانش کو واشاینە بیمارستان هەنێج بیمارستان شیمیایی گردەنیش دی حاڵم فرە خراوە بدی وەریزان واچەند هەر کودگرنمەکە دی فەوری ئۆکسیژن پەنەم وەسڵکە ئۆکسیژن شانیاوە بان دەمەوە تا یە چەند ڕۆ ئۆکسیژن پەنەم وەسڵ بێ نەمە تەوام ئاو هەتا ئاویج دەم وارد مەلوواقەرە حاڵم خراوە بێ ئیشیمەیە وای و نەگیانمان حاڵەتە خەفەگیش پەنەمان دەستشمە الان اینە گوڵەنام شەهیدە گوڵەنام یادگاریان واڵێ من شەهید بیان سیەکە چوارە شەسە هەفت ئیش براگە من سەید نێمەتی یادگاری ئیش دایمە ئێزەت شەهید ئێزەتە حوسەینی هەرسێکیان وە یەکەوە شەهید بنێ جونباران زەردەی مەلا هەوەن فەقەت شی خانەوادە وێ مەنەنان باومی شیمیایی گردش ئایج جانباز بێ ئاو فەوتشکردن قۆرەی هەنجێ یانی هەنجێ چەم قەسڵانی جەلایشانە نیەنێ چی خانەوادە هەوەی متەنیا مەنانەوە دی کەسێکی جە خانەوادەم نەمن لەم دەڤەرە مەزارگەی ئاینە جیاوازەکان پاڵیان بەیەکەوە داوە ئەبوو دووجانە مەزارگەی پیرۆزی موسڵمانەکان کەوتوتە نێوان مەزارگەی باڵۆڵی زانا و باوەیادگار کە بۆ یارسانەکان پیرۆزە ئەم مەزارگەیە دوو گوندی باوەجانی و زەردە پێکەوە گرێ دەدات کە هەردووکیان لە چرکە ساتێکدا کیمیاباران کران ئەم کیمیابارانە کە بە بۆردومانی کیمیایی زەردە ناسراوە لە بەرەبەیانی 22 حوتی 1970 چەند ڕۆژ پاش بڕیاری 598 ئەنجومەنی نەتەوەیەکگرتووەکان و ڕاگررتنی شەڕی 8 ساڵی نێوان ئێران و عێراق ڕوویدا
ئەم کارەساتە 275 شەهید و بە سەدان برینداری لێککەوتەوە کە تا ئێستاش بەدەست کۆکە و تەنگە نەفەسی و برینی سەرجەستەیان دەناڵێن و کەس لایەن لێ ناکاتەوە. بەندە حوسێنی وەیسیپور جانبازی شیمیایی 70% لە منتەقەی سەرمیل کرندقار بلوێ ئێمە مەجروو بووین. من 19 ساڵم و لە سەری خدمەتەوە هاتمە مەرەخەسی لە ماڵم جۆرە بۆمبارانی شیمیایی کریە نیمە ئەشایەروین لە منتەقەی سەرمیلی کرندقار لێوە دیتر ئەم بۆمبەگەیان خست بۆمبە خۆی دووکەڵەی سفیدیە کرد ساعتی 6 شەوەکی و شین بێم کەپسولەوە بۆ ئاسکە بعد دووکەڵەی سفیدیە کرد نەوئی شیمیایەکەیش گازی خاردەڵ و ئەوامەری تاوەرزا و ئێمە تاوەگی چوینە سە تێران هەرم قسەیانە کردگە هەر ئەوامەری تاوەرزا و گازی خاردەر و بەدەنێل من ئەو قسمەتی لێ حساسە کولیان تاوەری دا و چاوم دیتر ئەوە ئەسر وە چاوم هاتوو ئەم قسمەتێلمە کولیان سوژیا و چاوم مەسەن دی فرەوە زیێتی خراو بعد از مدت دوارە تاسیری نیابانی ڕێم ئەلان تای ڕێم کولیان زەخمە تەمایە خۆش بێتەوە دوارام ئەفونە دەکاتەوە بعد دیمە دایکمە سێ خۆیشکمە یەکیان شەهید بووە چۆزە پەنای خوا بعد ئەکسەریەتی ئێمە ئەو ئابادی ئێمە کولیان یەک لە بیمارستانەوە ئێمەش تاسیری ئاسەبانی ئەساب و ڕوحیەی گشتی ڕوحیەی زەیفە یەکوتی ئەسابی داغان ئەسڵەن ناتوانانی دیارە دوو قسە بکاری خانوادەی خۆیان فەوری دەرگیرەوێت ئێمە خولاسە ئەو مۆقع شەهید و جانبازی حقیقەت فرەیەکمان بووە من ئەلان دی خۆم ئەوەنە داروم خوارد و ئەوە خۆم حافزم باوەڕەکەی بێژم دووچاری فەرامۆشی بووم. 31 ساڵ پاش کیمیابارانی زەردە لەو شوێنەی فڕۆکە جەنگیەکانی بەعس یەکەم بۆمبی کیمیاییان خستە خوارەوە تا ئاوی کانی شەفا و شبکەن و دەنگی تەمبور و ئاوازی حەقانی یارستان لەم بەشەی کوردستان نهێڵن چریکەی حەقانی و ناڵەی تەمبور و خوڕەی ئەم ئاوە پیرۆزە تێکەڵی یەک دەبن تا ببنە هەتوانێک بۆ زامی ساڕێژنەبووی ڕێژا و زەردە و باوەجانی. ساسم دجمتاشو نسير تادامنا فراو مواجواد يهديهم بستنا من طلعم بيجي يران شود ذاد يهدي